سڵاتان لێ بێم کاتتان باش لەڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی بەرنامەی ئەم جارەش لەگەڵمان بن. هاوڵاتیەکی شاری هەولێر نزیکەی 50 ساڵە بە پاسکیل هاتوچۆ دەکات. ئاوازدانەرێکی هۆڵەندی بۆ خۆشەویستی کوردستان ئاواز دادەنێت. ئەمساڵ بەهۆی بارانبارینی زۆرەوە لە گوندی باومۆڵەکان لە شارەدەی سەرکەپکانی سنووری قەزایڕانیە ئاوێکی سازگار لە ناوەڕاستی دارگوێزێک دێتە دەرەوە و دیمەنێکی سرنجڕاکێشی هەیە. لە گوندێکی مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ کوزاوایەک لەسەر شێوازی دابوونەریتی کۆنی کوردەواری ڕێوڕسمی بوو گواستنەوەیان ئەنجامدا ئەوان لە ڕێوڕسمەکەیاندا سەرجەم دابوونەریتە کۆنە کوردەواریەکەی ناوچەکەی خۆیانیان لە بەرچاو گرتووە. وەکو خۆشیان دەڵێن ئامانجیان ئەوەیە کە نەوەی نوێوە ئەو کەسانی کەچنە ژیانی هاوسەرگیریەوە بتوانن دابوونەریتی کۆنی کوردەواری خۆیان بپارێزن و ئەم دابوونەریتە لە فەوتان بپارێزن. حەزم کرد بە جلوبەرگی کوردی و جلوبەرگەکەی و سوبێ بە شێوەیەکی قەدیمی حەزم کرد بۆ بە شێوەیەکی قەدیمی بەڕێوە بینە مەراسمە بۆیە حەزم کرد وابێ. حەزمان کرد ئەم زەماوەندمانە وەکو ڕسم و یاسا قەدیم بێ وەکو قەدیمیانە بڕێتە پێشەوە بۆیە چشمان وەکو قەدیم کرد جلوبەرگەکەیشمە حەزم کرد وەکوی قەدیم بێ کوردی بێ. ئەمە ئەشێ بڕۆینە بۆ ڕسمی یاساکانی کۆنی خۆمان ئەمە شتێکە بووە لە کۆنا هاتووە سیناوسین پشتا و پشتگەێتە ئێمەش ئەبێ بەڕێوە بووین چۆن ئەڵێن سنەتەکان هاتووە ئەمەش سنەتێکە دروستە کە لە بار دینۆدینیە بەڵام سنەتێکی ملیە ئەگەر بڵام لەباری ملی و فەرزەتی لە دینیە شاید کوفرشم نەکردی بێ پس بە هەمومانەوە من بە ئەنوان مامۆستایەک تەوسیەکەم کە گشتمان بین ئەم ڕسم و یاسای کوردیەوە بەڕێوەبەرین و ئەو شتانە کە لە قەدیما بووە ئیمڕۆ بین زیندوی کەینەوە نەبین کوێری کەینەوە. زمانێکێک کە زوو بوو وەسیلەی ماشین نەبوو بە وەسیلەی ماین و ئەسب بوو بە چەپڵەتان و گۆرانی وتن لەبەر بوو خۆ و مەسەلا ئەوێسان لە شوێن بەعڵ لە شوێنەکان نەختی هەڵە پەڕین و ئەکە ئەگەیە بەرۆ لەو ماڵ زاواوە لێ دەستیانە گرت و بوو خەڵە پەڕی و برا زاوا لێنە بە چەپڵە و گۆرانی و حەچی شتیانە لێنە بەرپا ئەەکەیتە خۆیت ئەم ئۆرگ و بەزمە نەبوو یاسایەکی زۆر جوان و ڕێزدار بوو ئەو دەورانە.
ئاوازدانەر و بەڕێوەبەری ئۆرکێسترا کایکارینی هۆڵەندی لە کاتێکدا چەند وڵاتێک دەگەڕێت بۆ ئاشنابوون بە موزیکی فۆلکلۆری میلەتان ڕێی دەکەوێتە کوردستان جگە لە شارەزابوون بە میوزیکی کوردی و سەرسامبوون پێی هەروەها سەرسام دەبێت بە میوانداری گەرمی خەڵکی کوردستان و هەروەها فۆلکلۆری میوزیکی ملەتی کورد. ئەو لە خۆشەویستی بۆ کوردستان ئاوازێک بۆ ئۆرکێسترا دادەنێت لە هۆڵەندا نمایشی دەکات و باس لە چۆنیەتی میوزیک لە میلەتی کورد و هەروەها چۆنیەتی فۆلکلۆری ناوچەی کوردستان دەکات. Ik ben Kai Krijnen, ik ben geboren in Nijmegen in Nederland. من کایکراینم لە شاری نایمێخن لە هۆڵندا لەدایک بوومە. ئۆکۆردیۆن دەژەنم و موزیکدانانم خوێندووە. کاتێک تەمەنم 8 ساڵ بوو دەستم بە ژەنینی ئۆکۆردیۆن کرد. بەڕاستی شێتی موزیک بووم بەگشتی و کە گەورە بووم موزیکی زۆر لە میلەتانی جیهان ئەو وڵاتانی کە نەمدەناسین دەژەنی. لەبەرەوەی من بوارەکەم موزیکدانان بوو دەبوو کولتوری میلەتانی تریش بناسم. ئەمەش بووە بنەمایەک بۆ هەموو ئەو کارانم کە نووسیومن. Posities die ik heb geschreven. In 2012 was ik in Koerdistan, in Irak. یەکەم جار کە من چوون بۆ کوردستان لە عێراق لەگەڵ گروپێکی هۆڵەندی چوین بۆ ژەنینی موزیکی فۆلکلۆری هۆڵەندی لە ئاهەنگی نەورۆز. دوای ژەنینی موزیکەکەمان ویستم موزیکی فۆلکلۆری کوردیش بناسم. یەکێک لەو شتانی فێری بووم ژەنینی ئەم نایە بوو. دوای ئەوەی کە وەرم گرت زیاتر لە 2 کاتژمێر خەریک بووم دەنگێکم لێ دەرنەکرد. دوایی فێریان کردم چۆن دەبێت بیژەنم و وازم نەهێنا تا دەنگم لێ دەرکرد. پیان وتم مادام فێر بوویت بۆ خۆت و دەتوانیت بیبی لەگەڵ خۆت. Je mag deze fluit mag je hebben. En niet alleen de muziek van Koerdistan heeft heel veel indruk op mij. جگە لە موزیک لە کوردستان ئەوەی کاریگەری زۆری لەسرمدانا خەڵکی کورد بوو کە بەڕاستی میلەتێکی بە سۆز و دڵفراوان و بە دڵنیایی هەر شارە و تایبەتمەندی خۆیان هەیە. من کە چووم چاوەڕێی ئەو کراوەیەم نەدەکرد. من عێراقم نەدەناسی لە ڕێی میدیاکانەوە تەنها هەواڵی ناخۆشمان دەبیست بەڵام کاتێکە گەیشتمە کوردستان جیاواز بوو توانیم ئەو هەموو خەڵکە میوان دۆستە بەڕێزە بناسم. Die je maar kunt ontmoeten. من بەڕێوەبەری ئۆرکێسترام گەڕام بە دوای ئەو موزیسیانە کوردانی کە لە هۆڵندا دەژین و پێم گوتن وەرن ئێمە فێری موزیکی کوردی و موزیکی فۆلکلۆری خۆتانمان بکەن. سەرەتای کاری هونەری من لەگەر کای ئەگەڕێتەوە بۆ 2016 کە پەیوەندی پێوە کردم بۆ پرۆژەیەکی بە ناوی ئاوازی ڕاکردن باسی نەهامەتیەکانی گەلی کوردەکات و بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژەیە بە سەرکەوتوی ئەنجامدرا و دەنگدانەوێکی یەکجا زۆری هەبوو لە وڵاتی هۆڵندا و کە بۆ ناسینی میلەتی کورد. پەیامی من بۆ موزیسیانە کوردەکان لە کوردستان ئەوەیە کە من شانازی بە موزیکەکەتانەوە دەکەم. فۆلکلۆریەکتان هەیە زۆر بەهێز و بێوێنە و ڕەسەنە. ئێوە دەتوانن بگەڕێن بە دوای موزیک و ئاوازی تازەدا بەڵام هەرگیز نابێت بنەمای ڕەسەنایەتی فۆلکلۆری خۆتان لەبیر بکەن.
نەورۆز عزت ئافرەتێکی خەڵکی شاری سلێمانیە ماوەی 2 ساڵە لە ماڵەکەی خۆیدا گوڵ پەروەردە دەکات. ئێستا ئەو 6 جۆر گوڵی لە ماڵەکەی خۆیدا هەیە بە جۆرێک کە خۆڵی گوڵەکانیش خۆی لە چەند تێکەڵە و پێکاتێک دروستی کردووە. نەورۆز داوا لە هاوڵاتیانیش دەکات کە گرنگی بە گوڵ و سۆزایی بدەن بە جۆرێک کە ئێستا ماڵەکەی نەورۆز لە سلێمانی بە ماڵی گوڵەکە دەناسرێت. ناوم نەورۆز عزت خولیا و ئارەزووی زۆرم بۆ گوڵوای کردووە کە دەست بە مام ئیشە من حەزم لێیە گوڵەکان بپارێزم پاراستنی گوڵەکان خۆشەویستیم بۆی وای کردووە بیکەمە پرۆژەیەک لە بەرنامەیەکیش لە ژیانی خۆمە ئەگەر ڕۆژێک من گوڵەکان نەبینمونێن بۆ لایەن بێتاقەتم بۆشایەکی زۆرە لە ژیانمە گرنگ ئەو ئیشەکە بیکەی حەزی خۆتی لەگەڵا بێ من بەدڵ لەگەڵم ئیشەیە بەدڵ خۆشمەوێن گوڵەکان هەر ئەوەیە وای کردووە کە خۆیان پێ بگرم و بیکەم بە ئیش و کارێک بۆ ژیانی ڕۆژانەی خۆم. ڕۆژانە بەپێی کاتەکانی خۆمان ئەوەی دەرفەتمانە بێت زۆرترین کاتەکانمان لێرە لەگەڵ هاوسەرەکەمە بەسەرەبین زۆر هاوکاری من بووە زۆر یارمەتیاوم ڕەنگە ئەو گەر ئەو نەبووە من نەمتوانێت هیچ بکەم بەبێ یارمەتەکانی ئەو من ناتوانم بەڵێ ئیشەکە بیدایەت دەستم پێ کردووە بەڵام ئەو پشتیوانی کردم زۆری و توانی ومانە بەم شێوە بەرەو پێشی بەری. توانی ئەو ڕاکێشی ئەدی تۆ بچۆ بۆ ئەولا ئامانجی ئێمە لەم کارە ڕەنگ هەیە بیدایەت من هیچ هەدەفێکی لایانی مادیم نەبووەتیایە تەنها خولیایەکی خۆم بووە زۆر گوڵم خۆشەوە هەر لە مناڵیمەوە من ئەم حەز و ئارەزووەم هەبووە توانی ومە برێوی پێبم بیدایەت هەر لە ماڵەوە دەستم پێ کردووە گوڵەکان هەر لە ماڵەوە بۆ عەدەدێکی زۆرم هەبووە گوڵ بۆ پاراستنی ئەوان ویستومە بەیتێک دروستکەم و گوڵەکانی تیا پارێزم بەڵام خولیاکان ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بێ زیاترە کات و ئینشاڵا گەمە ئەو ئامانجەی کە خۆم مەبەستمە کە گەورە ببێتە پرۆژەیەکی گەورە لە داهاتووە. زۆری بارانبارین لەم ساڵدا کانی و کانیاوەکانی هەرێمی کوردستانی ژیاندۆتەوە بە جۆرێک لە گوندی باومۆڵەکانی شارەدەی سەرکەبکانی سەر بە قەزای ڕانیە ئاوێکی سازگار لە ناو دارگوێزێک دێتە دەرەوە کە دیمەنێکی زۆر سەرنجڕاکێشی هەیە خەڵکی گوندەکە دەڵێن تا ناوەڕاستی هاوین ئەو ئاوا لە دارەکە دێتە دەرەوە و ئاوەکەش بە جۆرێک سازگارە کە بۆ خواردنەوە دەبێت و دەشڵێن کە ئەوان خۆشحاڵن بەم دیمەنانەی کە ئێستا لە دوای بارانبارین لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەی خۆیان دەیبینن. ئەو گوندە ناوی بامۆلەکانە سەر بە ناحی ئەوەی سەرکەبکانە ئەوەی سەر بە قەزای ڕانیە کانیاوی زۆر لێبوون زۆری لێ هەنە کانیا زۆر لە ژێونەوە لێدەکانە ئاوەکی دیکەی لێە ئاوی کانی مەلا عەوڵەیە کە خاڵی بابمە وەختی خۆی بەدنەماوە بە هەمان شێوە ئەو ئاوەش هەر جاوەتەوە
بەڵام ئەو من یەکەم جارە کە دەیبینم یەکەم جارە من کە ئەو ئاوەی کە دەبینم لێرەکانە لەناو ئەو گوێزەیەوە هاتوتە دەرێەوە دەردەچیت بەس دەکرێت هەبوو بی بەڵام من نەمدیوە من پێم وایە دارەکە کلۆرە ئەو یعنی مەسەڵەن ئەگە دارەکە کلۆرە ئاوەکە لەوەوە دەرچووە ئەگە زیاتر فراوانتر بە لەوانەیە زیاتر ئاو هاتپاوە لە ناویدا بەڵام ئێستا بە حکمەوەی ئەو جێگایەکەی بڕکتەنگەن ناتوانێت ئەو بە هەموو ئاوەکە بێتەوە وێ ئەجینا ئاوەکە هەمووی هاتەوە ناوێن دەرێت جوانتریش دەبوو زۆر گەرم بووە ئێستا وشک بوو نەماون بە حکمی وشکە ساڵی کە وشکە ساڵی هاتو ئاوەکان نەمان بەڵام ئەوەی 1-2 ساڵە ئاوەکان ژیاونەوە بەس گوێزەکان کەم بوون نەماون گوێزەکان ئەجینا و گوێزانە هەموو خبەرێکی جوجان دەگرن وەڵا بەسش خۆ نەماون وڵی لە هەموو ساڵان دەژێنەوە بەڵا بەو شۆینە ئەو ساڵەکەنی یەکجار زۆر ژاونەوە لە خۆی بەزیاد بێ بارانەکە زۆر بووە ها ئاوەکە بێرەدادێ دەستەوە ناو گوێزەکەی پێدەسێ ئەو گوێزە ناوەی کلۆر بێ بێرەدادێتە دەریاوەکە وڵا ئاوەکان هەمووی زۆر ژاونەوە ئەو ساڵ بەس ئەوە نازام تاکەیک بەردەوام دەبێ تا هاوین بەردەوام دەبێ یان ئیشک دەبێ ئەوە دیار نییە بەس ئەو ساڵ ئاوەکان زۆرن کانیاوەکان زۆر ژاونەوە مامۆستایەکی تەمەن 72 ساڵ بە ناوی خالت حاجی لە ئاکرێ جگە لە پیشە سەرەکیەکەی خۆی کە مامۆستایە ئێستا دەستی کردووە بە گەڕان بەناو دۆڵ و کێوەکانی کوردستاندا بۆی کە بتوانێت زانیاری لەسەر گیا و گوڵە سروشتیەکانی شاخەکانی کوردستان پەیدا بکات تا ئێستاش توانیوێتی زانیاری لەسەر سەدان جۆر گوڵ و گیای جیاواز پەیدا بکات وەکو خۆشی دەڵێت کە دەیەوێت لە دوای خۆشی ئەو زانیاریانی کە کۆی کردوتەوە بە چاپی بگەین. البته از خالد حاج خضر وکو ماموستا پیشم ماموستا بله اجبلی از داغبار بوم السال هفته داغبار بو سرشت کردستان و دیمر توی جوانت سرنش راکش موجود از تشتکی بکن بو خلق خو بو بروبت خو چون که نوای یک دهتن اوان تشتان نظامی مرلا بو دست و تپنوس خو از کف من ناف مرگدیا و گلا و چه دول و نهالا مهمون نویسین نافرزا من نویسین که او کلیل کیاچه و او گیای چه و او چطور تخارن و رنگی چه و البته الصالة هفتية وكوب هواس ومراقق بومشي ونوف وان ديما سرنجة مراكش شوكوات بو خلق خو باشاروج بو نفش ما بيدواتي رنگ دو گلابن بيستم او اور گلاب بو چپتنا کارینی رنگ وی گیولو که کردستان شید بیتن کرداب کارتینا ادخار از داغبار من گوت خوزگبرین و که بلکه هنده گیا و کلی لکشیم بوینا و سردمک سردو چوه او گلو گیا نماینه خوزی بو مهنده کانی بیسی بونا ویگاوه ما بخو مفاجه ولگرد
بجید بهار چند ناوێکی دڕۆکێش و شرینە یا پڕ ڕەنگین و ئەڤین و خەملین و هینە لە مرگ و چیمەنێن شین وارێکێ زەنگینە خەلک و تێدا وەرکەوە و بگەڤزە و ڕینە وارێ مەیە بیکە خەملاندی ڕەوشە عەردا چه حەنوشە بەحەشتە خودێ دایە کووردا ئاداروک و نیسانوک سەرێ خۆ هەلدا بدیت ناوان شادین دیرین لە ئاه و دەردا حاجی سادی تەمەنی 76 ساڵە و نزیکەی نیو سەدەیە لە شاری هەولێر بە پاسکیل هاتوچۆ دەکات. ئەو دوکانی پاسکیل فرۆشیشی هەیە و چەندین جاریش تووشی ڕووداوی هاتوچۆ هاتووە، بەڵام ئەمە وای نەکردووە کە لە لێخوڕینی پاسکیل پەشیمان بێتەوە. وەکو خۆشی دەڵێت کە لێخوڕینی پاسکیل بۆ تەندروستی زۆر باشە، دەشڵێت کە تا لە ژیان بەردەوام بێت لە لێخوڕینی پاسکیل بەردەوام دەبێت. أمن ناوم عاجز سعدية عزيز حسينة تمنم تقريبا عفتاو سي صار دبي موالي 1940 سيما لها هشتاو دوا أما أريرا إشي باسكري دكين ميداني باسكران بيشان للاي أوي بو مزقفتي رشادي بو دواي هاتني هشتاو دو هاتني أو قرازم بكري قلتي هتا استاكن أما ليرانا إشي دكين لو قراز إشي دكين بپاسکیلی هاتشۆ دەکەم مارمان لە ئیسکانە ئەمن کە مارم لە ئیسکانە من ڕۆژێ تقریبا سبەینان دێم و نێوران دەگەڕێمەوە دێم و هێوانان دەگەڕێمەوە لەو 6 مەتریەی هەتا هایەکەشیشێ ئەلێرانە تورمبێ لێدایە ئەمن جارەشێ لە 6 مەتری خوا دەزانی ناوەندی جعدەرا 20 تورمێ زیاتر ڕاوەستا بم تورمبێرێک لەولا لە شرب لێژیر کردێ وەڵای هەموو دەسوبەری کردمە خێن خوا دەزانی ئەو زە نەژلە هاتن خوا قبوڵ ناکەن زەگوتی دەیگرین وتم کاکە لێگەڕێن با بڕوە جارشی دیش لەو سێتاخانە هاتم لە فەرعی تورمبێرێک دەرچوو بەخۆمە یەشم لە پێشت وەڵای لە هەردووکمان لێ ئێدێت وڵای 3 مانگ لە مارێکەتم لێم درا تورمبێر لێدامە زۆر لێدامە خوا دەزانی هەتا ئێستش وازم لێ پاسکی نەهینایە پاسکێک ئەوە لەن دەزانم سەحەتی خۆمە ئەوە سەحەتی خۆمە بە تورمبێری هەتا لە قوتار دەبی بەخوای تقریبا سەعاتێک پێچی 3 چارەک سەعاتێک پێچی ئەم بە نیو سەعات بە دەقە دەگەم ئێران مدانم تورمبێنیان هەیە بەخۆیان دەرێن ئەمە بە تورمبێ دەتی دەبێت وتم ناوەڵ حتا ڕۆژی بارانان بەخوای وتم ئەمە احتیاج نیمە بمبینم بمبەنا ئەتە بەیانیانیشەکە دەچمە نێژێ بەخوار بە پاسکری دەچم ناوەڵ الحەمدوللا من لە ئەو پاسکەری تووشی هیچ نەخۆشیێشی نهاتیم لە عەفدەی نۆی 65 هەستوی بە پاسکری دەکەم لعبدني حتى تعيست عملنا حرب فاسكير هاتشو دكم مسافة تمشي لبر أوي ليرة هاتي ما وقت خوي كان عسكر بما ليرة أنا عمل بعسكري حرب فاسكير ولا لا إذا دومين شوي لبر صحتي خوم إستا فاسكير ناشو بخوي دكوم واقعي والله دكوم شو فاسكير رياضية فاسكير زور هم كم مصرفي هم رياضة سلبوا من أمن إيش كمان هاي شو ما بخوم ليرة أنا إيش دكم فاسكير سين حرب فاسكير هاتشو دكم بتورمبێر هاتچۆ ناکەن بە باسی هاتچۆ دەکەین لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.